بە بەشداری لایەنە سیاسیەکان و چین و توێژەکانی باڵەکایەتی لەبەردەم قایمقامیەتی قەزای چۆمان ئاگری نەورۆز هەڵکرا. ئەمڕۆ وەکو قایمقامیەتی قەزای چۆمان بە هەماهەنگی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لە پارچی 11 ئازاد لەبەردەم قایمقامیەتی قەزای چۆمان کۆبووینەوە بۆ پیرۆزکردنی جەژنی نەورۆز و بەدەستڕاگرتنی ئەو یادا هەمومان بەیەکەوە ئاگری نەورۆزمان کردەوە. هیوادارین جەژنی نەورۆز هەموو ساڵێک بەخۆشی و بە لە سای ئاشتی و تەبایی پێکەوە ژیانەوە بیکەینەوە. هاندەری زیاترمان بێ بۆ ئەوی گەلی کورد قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوە بچین و بتوانین هەموو ئامانجەکانی گەلی کوردمان بێنینە دی. بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان دەڵێت ئامادەکاریەکانمان کردوون بۆ پێشوازی لە گەشتیاران، بەڵام بەهۆی ساردی کەش و هەوای سنوورەکە ئەم ساڵ ڕێژەی هاتنی گەشتیاران کەم بووە بۆ باڵەکایەتی. ئەوەی دێت بۆ باڵەکاتی ئەو گەشتیاری سەردانی باڵەکاتێکە گەشتیاری زستانەیە. ڕاستیەک هەیە بەڕاستی ئاین باڵەکایەتی لە ڕووی گەشتیاری زستانە تا ڕادەیەک بڵێن بژانەوەی باشی بەخۆوە نەدیتە، بەڵام لە پلانمان هەیە بتوانین گەشتیاری زستانش هاوشێوەی وەرزەکانی تر ڕوو لە زیادبوون بێت، چکە باڵەکاتی ناوچێشی سەختە و ساردیشە و پرۆژی استراتیژیشی لێنێ بتوانی گەشتیاری زستانی زۆر لەخۆ بگرێت. تەنها ئەو پرۆژانن کە بڵێن گوند و کۆمەلگای گەشتیارین ئەتوانن گەشتیاری زستان لەخۆ بگرن. بەفری زۆری زستان دەتوێتەوە و هاتنی وەرزی بەهار جوانیەکی تر دەبەخشێتە سروشتی باڵەکایەتی. لێرە دیمەنەکانی زستان و بەهار تێکەڵی یەکتر بوون، بەفر لووتکەی چیاکانی داپۆشیوە و لە ناو کەشێکی سارد و سەرمادا خەڵکی باڵەکایەتی نەورۆزیان پیرۆز کرد. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.